ئێمە زۆرمان باس کردو دەربارەی مەسلەی پرۆسی ڕزگارکردنی مووسڵ. طبعاً پرۆسی ڕزگارکردنی مووسڵ لە هەنگاوە سەرەتایەکانن خۆ ئامادەکردنە، بڵێن ژوورێکی فەرماندەی ئۆپەراسیۆنەکە دانراوە، ژوورێکی ئامانگی لە هەولێر دانراوە لە نێوان هێزەکانی حکوومەتی عێراق و هێزەکانی پێشمەرگە. هەندێک یەکەی سوپای عێراق هاتوتە ناوچەکانی مەخموود، بەڵام هێشتا پێویستی بە کۆبوونەوە هەیە، دانانی پلانەکە، ڕێکەوتن لەسەر پلانەکە، ڕێکەوتن لەسەر ئایندەی پاراستنی مووسڵ لە ڕووی ئەمنیەوە، ڕێکەوتن لەسەر ئایندەی بەڕێوەبردننی ئیداری مووسڵ، ڕێکەوتن لەسەر بابەتی سیاسی، ینی ئەو کێشانەی کە هەیە لە نێوانی لایەنەکان کە هەیە کە بتوانین بە شێوازێک کە مووسڵ ڕزگار کرا بتوانرێ بەهێمنی و ئاسایش بگەڕێتەوە بۆ مووسڵ. دیارە مووسڵش گرنگیکی زۆر گەورەی هەیە بۆ هەرێمی کوردستان، لەبەرەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی پاراستنی هەرێم بەشدارە بن و ئەوە بێگومان بڕیار لە بەرزترین دەسەڵاتی هەرێمی کوردستان دەربارەی بەشداریکردن دەرچووە لەم پرۆسەیە.